خۆشەویستەکانم ئەم نەتەوەی ئێمە لەلایەن نەتەوە مسلمانەکانەوە ئەو گەلانەی کە مسلمانن تورک و عەرەب و فارسەوە بەردەوام ستەممان لێ ئەکرێ نازانم ئێمە چیمان بەرامبەر ئەوان کردووە ئەوەی بکرێ لە چاکە ئێمە دەرحەق ئەوان کردومانە بەڵام لا حەول ولا قووەتە ئیلا بالله بەڵام من هۆکارەکەی بۆ بێدینی ئەوان نەگەڕێنمەوە بۆ دیندارێتی ئەوان ناگەڕێنمەوە چونکە لەم قورئانە پیرۆزەی کە لە بەردەستمانایە مافی هەموو نەتەوەکان دیاری کراوە و داوا کراوە فەرق لە بین هیچ نەتەوەیەک لەگەڵ نەتەوەیەکی ترا نەکرێ ئەو کەسەی کە دەسڵاتداری هەر هەموو ئەو وڵاتانەیە کە ئێمە تایە نیشتە جێین کە وڵاتی خۆشمانە بەڵام ئەوان داگیریان کردو و زاڵ بوونە بەسەرمانە یعنی بەڕاستی ئەبێ هیچ نەبێ لە وڵاتی خۆمانین حەقمان بدرێ ئەگەر میوانیش بوایان لایەن ئەبێ حەقمانیان بدایە وەکو چۆن ئێمە حەقی هەرموو کەسێکە دەین کە میوانە لە لامان هەر نەتەوەیەکی هەبێ ئیسلام وا فێری کردوین وا تێیگەیاندوین بەڵام بێدینێتی ئەوان بێدینێتی حکوومەتەکانیان و ئەو فکرە شۆفێنیەی کە لە مێشکی ئەو حزبانەیە دروست بووە کە ئەمڕۆ کار بەدەستن لە وڵاتانە وا ئەکەن کەوا ئێمە بە مرۆڤ نەزانن ئێمە بە ئینسان نەزانن ئەوەی ڕوویدا دەرحەق بە حکوومەتی عێراق بەرامبەرمان لە کەرکووکە لە دووزە لە هەموو وڵات ناوچەکانی وڵاتی ئێمە و بۆشیان بکرێ ئێسەش نایەلن ئێمە تیکەیەکی نانی ڕێک و پێک بخۆین حەوڵ ئەدەن محاولە ئەکەن بەرامبەرمان و ئەوە تا ئەیبینی تورکیاش چی ئەکا بە عفرین کە وڵاتی ئەویش نییە کە سووریایە وڵاتێکی جیاوازە بەڵام ڕازی نابێ ملەتێک بە ئازادی بژێ ئەگەر چی ئێمە ڕەخنەمان هەیە لەوانەی کە عفرین ئەبەن بەڕێوە ڕەخنەمان هەیە لەو فکرەیە لەو بۆچوونەی کە ئەوانە بەڕێوە ئەیبەن بە پێی ئەوەی کە لە فەیسبوک لە شوێنەکانی تر ئەیخوێنمەوە کە هەنێکیانی حەز لە بێدینیە بەڵام من وا هەستەکەم و وایش ئەزانم و دڵنیایشم وایە کە ئەو بێدینیەی کە لە تورکیا هەیە لە ناو ملەتی کووردا بە تایبەتی لە ناو ڕێژەیەک هەیە لە گەنجانە و ئێستا لە سووریایش هەڵەدا و لە وڵاتی ئێمەشە هەیە وەڵڵاهی هۆکارەکەی بۆ ستەم و زوڵمی نەتەوەکانی تر ئەگەڕێتەوە بەرامبەرمان لە سەردی بە ناوی دینداریەتیەوە ئەوەی پێمانی کرد سەدام کردی بە ناوی ئیسلامەوە ئەنفالی ئەکردین بە ناوی ئیسلامەوە تعدای لێ ئەکردین بە ناوی ئیسلامەوە بە ناوی سەحابەکانی پێغەمبەرەوە بەس ملەتی ئێمە بوو ئەیزانی ئەوە درۆیە و لەسەر دیندارەتی خۆی باقیە و تا ئێستا ماوە بەڵام لەوانەیە جیلێک یان نەوەیەک تەحملی ئەمە نەکان نەزانێ وا بزانێ ئەمە دینە ئێمە زوڵم لە ئێماکە ئیسلامە زوڵم لە ئێماکە بۆیە ئەوەی کە ئێستا تورکیا ئەی کاتەمهین و ئەی گەڕێت بە هەموو دنیای ئەڵێ ئەمانە بێدینن و کافرن عینەن وەکو چۆن جاران سەدام حزبە کوردیەکانی ئەیوت ئەمانە مارکسی و کافرن و ئەمانە ئەنفالە ئەگەڕیا بە هەموو عالەمی ئیسلامیە بڵاوێ کردەوە ئەیوت ئەمانە کافرن من ئەنفالیان ئەکەم کە ئێمەش ملەتی ئێمەش هەموو عالم هەموو خۆمان شایەتین کە چەند مسلمانین و مزگەوت شایەتە و ئەم ئۆردوگانایی کە سەدام کاتی خۆی بە زۆرە ملێ دروستی کردوەکو سمود و نەسر و باریکە شایەتن مزگەوتەکانی شایەتن لەسەر ئیسلامەتی ئەم نەتەوەیە بەڵام سەدام بەهۆی هەندێک غەڵەتی هەندێک گەنجەوە ئەیوت ئەمانە کافرن و بڵاوێ کردو لە عالەما و فتوای کافربوون و ئەنفالکردنی ئێمەیاندا ئێستش عینەن تورکیا بە هەمان شێوە ئەیکا ئۆردوگان بەوە دڵی تێر نەبوو کە ئەوەی کرد بە کوردستانی خۆمان ئێستا بەوەش ڕازی نابێ ئەوێ عینەن شت لە کوردستان بەهێز و قووەتی خۆیەوە ئەمجا ئەوە ئەنجام بدا لە کوردستانی سووریا ئەوە هیچ وڵاتی خۆی خاپور کردووە کوردستانی خۆی خاپور کردووە یا ڕەبی هەر کەسێ ئەیەوێت تعدا لەم ملەتە بکە یا ڕەب العالەمین خوای ڕسوای بکەی هەر کەسێ ئەیەوێت کورد بێدین بێ خوای ڕسوای بکەی یا ڕەبی هیدایەتی گەنجەکانیشمان بدەی یا ڕەبی بیبیتە دڵیانەوە تێیان بگەێنی کە نەجات و ڕزگاری ئەو تەنها لە ئیسلامێکی ڕاستەقینەیە نەک لە لادان لە ئیسلام یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت عفرین و هەموو ئەو شوێنانەی کە جێی تەماحی دوژمنانن سەریان بخەی بەسەر دوژمنانە ئامین ئامین